داوای لێبوردن لە خۆمەکەم کە لە بەردەم کەسانێک ئاوەستام کە ئایانویست بڕۆم. داوای لێبوردن لە خۆمەکەم کە کێشەی کەسانێکم چارەسەرە کرد خۆیان گرنگیان پێ نەئەدا وەک ئەوەی خۆم هیچ کێشەیەکم نەبێ. داوای لێبوردن لە خۆمەکەم کە هەوڵم ماوە کەسانێکی تر پێ بگێنم بەڵام خۆم دواکەوتوم. داوای لێبوردن لە خۆمەکەم کە خۆمم دڵتەنگ کرد بۆ ئەوەی کەسانی تر دڵخۆش بن. داوای لێبوردن لە خۆمەکەم کە ئازارم کێشاوە بۆ کەسانەی بە خێرایی شوێنی منیان پڕ کردەوە بە کەسانی تر. من درکم بەوە نەئەکرد کە بەردەوام پێش خۆم گرنگی ئێم بە کەسانی تر و ئێوە هیچ منتان ناڕەحەت نەکردووە. من خۆم مۆڵەتم بە هەمووتان ناوە. بەڵامی تر تاوە. ئازیزانم سڵاوتان لێبێت. ئەم شەو میوانێکی زێدە ئازیز، زێدە خۆشەویست، هونەرمەندێکی زۆر بەتوانە، ئەستێرێک لە بواری گۆرانی کە هەمومان شانازی پێوەکەین، هونەرمەندی خۆشەویست گۆران ساڵح. کاکە گۆران گیان بە خێراتیت. زۆر زۆر دڵخۆشم کە ئەم شەو میوانیت لە لامان هەرکت کێشاوە. هەموو جارە ئینترۆکەی کە هەمان لە میوانەکە پرسم ئەڵەم تا چەند ڕنگانەوەی ئینترۆیە لە تۆیا هەیە، ئەم دەستپێکە لە تۆیا هەیە. تۆ چ شتێکی ئەم قسانە لە خۆتا بینیتەوە کە چ شتێک ئایا دواکەوتنی خۆت بووە؟ من سەرەتا زۆر سپاست دەکەم و من زیاتر خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستان لە بەرنامەیەم. ڕێز و سڵاوم بۆ هەموو تیمەکەت هەیە کە لێرە ئەو بەرنامەیە جێبەجێ دەکەن. من ویستم پرسیار لە جەنابەت بکەم دوای ئەوەی کە پێشەچەکەت پێشکەش کرد پێت بڵێم کە لە خۆتدا ئەو شتە هەبووە. هەموو جارێ ئەو باسی هەر دەستپێکێک کە ئیڵێم هەڵبەتە ڕنگانەوەیە بێ هەبێت لە خۆتا بۆی کە بە جوانتری و بە باشتری بیگەێنیت. هەڵبەتە شتێک هەبووە لەوانە لە کۆی گشتی ئەگەر هیچ شتێک نەبێت، مەسەلەن پێشخستنی کەسێک بێت، یارمەتیدانی کەسێک بێت، زۆربەی جار بە دڵێک و بە شتێکەوە یارمەتی کەسێکیت سێرەکەی ئەسڵن خۆی گرنگی بە کێشەکەی نایە کاتێکی زۆری تۆ ئەکوژێت. ئەنجا بۆ پرسیارەکە بۆ وەڵامەکەی بە بڵێن من بخۆم لەبەرەوەی سیستەمی کارکردن و با بڵێن پەروەردەی من ئەوها بوو کە هەر زوو لە منداڵیوە لە تەمەنی 12 ساڵیەوە من کەوتمە ناو ڕاگەاندن. بۆ خۆشم لە زۆر خەڵک فێر بووم، بە زۆر با بڵێن قۆناغ تێپەڕیم، خەڵکانێکە بوون کە لێیانەوە فێر بووم. ئەو ڕنگدانەوەی وان ڕەنگە کاریگەری لەسەر منیش دروست کرد کە ئەگەر ئەمیش شتێک بزانم بتوانم بیگەێنم و خەڵکانێک هەبووە کە توانیتم یارمەتی بدەم لەو بواری کە کارم تێدا کردێ. حتا ئەو ڕۆژەی کە وەکو مامۆستا دەست بەکار بووم لە پەیمانگەی هونەرە جوانەکان و تا سەرکە بەردەوامم پرۆسەکە بەو شێوەیە دەڕوە. دەکرێت بڵێم بە شانازیەوە ناڕەنگە هیچ پەشیمان نەبم یان ئەو گلەیە لە خۆم نەکەم، بەڵام زۆر جار هەبووە لەگەڵ هەندێک کەس ڕەنگە پرۆسەکە حەقی زیاترت پێدا بێت کە خۆت پشتگوێ بخەی یان گرنگی زیاتر بەو بدەی کە تۆ بە خۆت پشتگوێ بخەی، ڕەنگە تەنها ئەوەن دەبێت ژیانیش کاتەکانی کە ئەو کاتە جارێ هەنێک جار بەفیڕۆی هەنێک جار نەخێر پڕاوپڕی کاتەکە بینی خۆی گەیانەوە. کا گۆران یەکەم کۆڵان کە یادەوەری تێدا نووسیوە کۆڵانێک بۆ چ شارێک بووە؟ چریکە خان ئەمن بە پێی ئەوەی کە قۆناغی منداڵیم لە بینی ڕەواندز و هەولێرە لە ڕەواندز زۆر یادگاری خۆشم هەیە. لە ڕەواندز زۆر شتی تایبەتم هەیە. لەوێ لەدایک لەوێ ئەمن لە ڕەواندز لەدایک نەبووم، ئەمن لە سۆران لەدایک بووم. لە ناو ماڵەکەی خۆمان تەنها ئەمن لە سۆران لەدایک بووم کرد با بڵێن 5 دقیقە نێوانیانە. بەڵام ڕەواندز بۆ من دیدەکی زۆر فراوانە. تو بێنە پێش چاوت کە منداڵێکی لە سەرباندا دەنیشی و ئەو هەموو شاخە بەرزە دەبینی و ئەو موچایە دەبینی و لە تەنیشتەوە بابت جارجارە باسی ئەو دەکات کە ئەو شۆڕشانەی کە کراوە لەوێ باسییان دەکات و دەست درێژ دەکات بۆ ئەو چیایە کە لەوێ وابوو لەوێ وابوو. یعنی ئەو هەموو شتە جگەلەوەی کە ڕەواندز و کوشارێکی بچووک خاوەنی پێگەیکی زۆر گەورەی هونەری بوو تیپی پاشای گەورە هەبوو بە منداڵی دەستیان دەگرتین دەیان بردین یاری لا کۆڵان و بەبیرم دێتەوە مەسەلەن زۆر جار کە بەفر دەباری لەوێ لەسەر پارچەک ئەوەی کە پەیامان دەکرد پارچێک باغە یان پلاستێکیان هەر شتێک باە ئیدی بخۆم بە کراس و شەڕواڵەکەەوە دەچوومە سەری و خلیسکانێمان دەکرد و زۆر ینی شتەکە زۆر سادە بوو یان کە زۆر بەفر دەباری ماڵەکەمان وا بە حوشەکە پڕ بەفر دەبوو لە قاتی دووەمەوە خۆمان دەخسەنەوە بەفرەکەی ئەو شتانە هەمووی لە قۆناغی منداڵی من لە ڕەوانزێ هەمووی سەرڕۆیی بوو.
یان بە بۆربەری نیشتمان دروست دەکردەوە یعنی هەموو ئەو شتانە بوو تایەمانە بوو تێلمان پێوە دەکرد ئەوانە هەمووی لە ڕەوانزێ من لەگەڵی ژەمەتە هاتمە هەولێر کە هاتمە هەولێر لەوێ برادری نوێ پیا بوو شتی نوێ پیا بوو گەڕەکەچی تازە پیا بوو سنوورەکە فراوانتر بوو ڕێگای بازاڕم دوور و درێژتر بوو یعنی هەر با بڵێن ئەسەر و سەربەردەم لەگەڵ ئەو کۆڵانانەی هەولێر زۆر زۆرێ بە تایبەتی تەیراوە چونکە من نزیکی تەیراوە بووین و تەیراوە با بڵێن بازاڕێکی زۆر زۆر ملی گەورەیە لە هەولێر ئێستاش هەر ئاوەدانە یعنی بەبیرم دێتەوە کە مەسەلەن لەگەڵ دایکم دەڕۆیشتم دەچوونە بازاری تەیراوە زەمبیلەکەی دەستی لایەکم لەگەڵی هەڵدەگرتوونجا نەشی دەگەیشتمە زۆر ئەویش بە خۆی بە عەبایە ڕەشەکەی یعنی ئەو هەموو یادگاری و ئەو هەموو شتانە لە بینی ڕەوانز و هەولێر بەڕاستی بەڵام لە هەولێرەوە با بڵێن شتەکان گەورەتر بوونەوە تا چوومە با بڵێن قۆناغی ناوەندی و دوای لەوێوە هەر ناوەندی چوومە تەلەڤیزیۆن کارم کرد تا ئێستاش تەمەنێکە عاشقی هونەر بوویت یعنی هەستت کرد کە تۆ ئەتەوێ ببی بە ئەکتەریا بە گۆرانی بێش و گۆزانین کە تۆ پەیمانگەی هونەرجوانەکان بەشی شانت تاو لە چ قۆناغێکا تووتت نەخێر من حەزم لە هونەرە حەزم لە دنیای هونەرە ئەمن ئەگەر بگەڕێنەوە ڕاوەندزێ بابەتەکە پەیوەندی زۆر بە خێزانی خۆمەوە هەیە چونکە ناو خێزانەکەی خۆم کاکسەفینی برام ڕاگەورەکەم چای ماز دەکەم لێرەوە کە و ژەنیاری عود بوو بەردام لە ماڵێ ئەمێری موسقا هەبوو و لە ناو خێزانەکەی من گۆرانی گوتن و با بڵێن دانیشتنی شەوانەی خێزانی کللتور بوو یعنی هەر با بڵێن ماڵی خۆمان و مامەکان و کوڕی مامەکان و ئەوانەکە کۆ دەبوونەوە هەمووشیان دەنجیان خۆشە زۆر زۆر دەنگخۆشی وامانەیە لە خێزانەکەمە کە ئێستا با بڵێن دەرنەچووە بەڵام زۆر دەنگ خۆشمانە بووە ئەوانە هەبووە و باوکی ڕەحمەتیم زۆر زۆر دەنجی خۆش بوو بەیانیان کە بەدەم ئەو ئاوێنە خڕێدای دەناڕشی چاک دەکرد و جارجارە تار تۆفیقی پێ دەکرد و لەگەڵی دەگوتەوە و جگەری دەپێچاوە باوکت دەنگی خۆش بوو بۆت ماوەتەوە زۆر زۆر اینجا دوای ئەوەکە لە قۆناغی با بڵێن مامۆستا زرار درود بۆ گۆڕەکەی دەنێری مامۆستا زرار محەممەد مستەفەکە وەکو کۆڵەکەی هونەرە لە ڕەواندز و لە ناوچەکە خەڵکەی زۆری پێگەیان لەوێ اینجا تیپی پاشای گەورە بەشی منداڵانیشی هەبوو با بڵێن ئەتر ئەو سەر و سەربەندە دەکرا بەشی شانۆ هەبوو لێ مۆسیقا هەبوو شێوەکاری ینی هونەر لە ڕەواندز شتێکی زۆر زیندووە اینجا کاتینە هەولێر لە قۆناغی چواری سەرەتایی ئەمە کە ماڵمان هاتەولێر چواری سەرەتایی بوو یەکەم شانۆگەری لە با بڵێن لە قوتابخانەکە کرا ئەمن ڕۆڵم جێڕا بە ناوی هیوا کوڕێک بە ناوی هیوا مامۆستاک مدیرەکەمان با بڵێن مامۆستا سەباح ڕێز و سڵاوان بۆی هەیە زۆر هانیدام گوتی ئەگەر ئیش بکەی بەردەوامی پێم وایە دەبی ئەکتەرێکی باش دوای ئەوە ئەمن هەتا با بڵێن تەواو کرد و قۆناغی ناوەندم ئەمن زوو بڕیارمدا کە دەچمە پەیمانگەی هونەرە جوانەکان یعنی قوتابێکی زۆر زۆر زیرەک بووم بەڵام بڕیاری ئەوم نەدا بوو کە با بڵێن دەچمە قۆناغی دیکە دەچمە مەسەلەن هەر پیشەیەکی دیکە لەگەڵ ڕێزم بۆ هەر پیشەیەکی دیکە ئەمن خۆم یەکلای کردبووە کە دەبێت بچمە پەیمانگەی هونەرە جوانە هونەرمەندی ڕاستەقینە لەو کاتە لەو لە مناڵیەوە ئەوەیە کە هیچ شتێکی تر لە مێشکیان نییە هیچ تۆنەڵی هیچ شوێنێک نییە بڵێ من حەزم لەوەیە بەدیلێکم هەبێ عاشق بوونێکە هی عاشقی هونەرە بیت و ئەڕۆیت و کاکسەفینی برام زۆر زۆر کاریگەریە بۆ ئەو لە بیر نەکەم چونکە ئەو کاتە لە هەولێر ناوەندی ڕۆشنبیری سەردەم هەبوو لەسەر قەڵای هەولێر با بڵێن شوێنەکە بە خۆی حەمامێکی مێژوویە لە ناو قەڵات بەڵام دیزاین و فۆرمی ژوورێک کە تەماشات دەکرد زۆر زۆر هونەری بوو لە بەرەوەی زۆربەی هونەرمەندەکان ئەو کاتە لەوێ کۆ دەبوونەوە هەم هونەرمەندانی سلێمانی بە تایبەتی چکە زۆرە بەشێکیان قوتابی بوون ئەو کاتی لەوێ لەگەڵەوانی هەولێر بەردەوام پێنجشەمان بە شانۆگەری پێشکەش دەکرا کۆنسرت پێشکەش دەکرا هەر لەوێ لەو شوێنە و پێشانگای شێوەکاری پێشکەش دەکرا من بە بەردەوام کە لەگەڵ کاکسەفین دەچوم ئەو شتانە هەمووی چۆن دەڵێ کاریگەری لەسەر من بەجێهێشت وەکو چۆن دەڵێ وەکو شەحنێک بوو بۆ من یعنی هەر زوو مەسەلی مۆسیقا و شان و ئەو شتانە کە تەعقڵم یعنی خۆم دەینا زاری وایە خۆم دەینا شوێنی ئەو ئەکتەرێکە کە نواندنی دەکرد خۆم دەینا شوێنی ئەو گۆرانی بێژەی کە مایکەکەی پێ و حرەکەی دەکرد پێم بۆ دەمگوت کەی ڕۆژێک دێمش دەتوانم ئامێرێکی مۆسیقا بژەنم یعنی زۆر ئیشم لەسەر ئەوە کرد وای لێ هات شتەکەم کردە ڕاستی لە ناخی خۆم دوایەوە کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان ئەمن لەوانەیە شتە زۆر سەیر بیت بەڵام وا ڕوویدا ئەمن حەزم کرد بچمە شێوەکاری یەکەم جار چونکە دەستی ڕاست پیشم زۆر باش بوو بەڵام پەشیمانیان کردمەوە کاکە مۆسیقا خۆشە مۆسیقا ئەوها مۆسیقا چوومە بەشی مۆسیقا لە بەشی مۆسیقا با بڵێن کە هەڵسەنگاندن کرا
من ڕێز و خۆشەویستم بە مامۆستاکانی ئێستاش ینی ڕێزم وانەیە بەڵام وەریان نەگرتم لەبەر چەند هۆکارەکی با بڵێن جیان نەک لە هۆکاری شتەکە لێم بۆ مەراق یعنی ئەمن چۆن دەتوانم بڕۆمە یعنی بچمە شوێنێکی کە لە پەیمانگانە بم ساڵێک ڕۆشتمە ئامادەی چواریشم تەواو کرد دوایی گەڕامەوە کە گەڕامەوە ئەو جاریان زۆر بە گڕوتینەوە ینی دەڕۆمە بە شیشانۆ ڕۆشتم بە شیشانۆ لە بە شیشانۆ باش بوو یعنی شانۆ دەواازە بوو بۆ من شانۆگەرێکت پێشکەش کرد لە مقاولەکەدا لە بۆ وەرگرتن داوایان لێکردم گوتیان دەبێت ڕۆڵی کەسێک بجێڕی ئەوانەی کە دەستگیێڕی دەکەن لە ترافیک ڕۆڵی کەسێک لەوانە بجێڕی بە تۆزێک سەر ڕۆبی و سارەیەک لێت دەدات تۆ چۆن دەکەوی چۆن بەردەبیەوە ئەوم کرد بەڵام ئەوەندە بە توندی خۆم خست ئەوەندە حەزم هەبوو بەڵام کە تەواو بووین و تر وەرگیرام خەونەکەم بووە ڕاست ینی تەواو منی کرد لە پەیمانگەی هونەرە جوانەکانم بەشی شانۆم فێر بووم کتێبم دێنا دەم خوێندەوە هەوڵم دەداشت بنووسم گەرما و گەرمی بەڵام هەر لە قۆناغی یەکەمەوە دەستم بە ئیش کرد ینی وەکو ئیش دەستم بە ئیش کرد حتا قۆناغی پێنج یەکەم ئیشیش کە کردم لە قۆناغی یەکەم ئیشێکی سوریالی بوو کە بۆم زۆر زەحمەت بۆ قۆناغی یەک بێەوە ئیشە بکەیت بناوی تاعون شانۆگەری تاعون تر لەوەوە دەستمان پێکرد و هەر لەوێشەوە زیاتر هەوڵی ئەومدا کە خۆم فێری مۆسیقاش بوو لە بەشی شانۆش وانی مۆسیقا هەیە خۆش چێژی مۆسیقا هەیە یعنی بە بۆچوونی من ئەکتەر بیت گۆرانی بێژ بیت مۆسیقی بیت ڕەسام بیت هەر شتێک بیت هونەرەکە پڕکردنەوەی یەکتریەکە من مەسەلەن گوێ لە گۆرانیە کە گرم نواندنەکەی مێتە بەرچاو ئەگەر ئەو گۆرانیە چۆن هەستەکەی هەیە وێنەیەک لەو حێک ئەبینم ئەڵم ئەو لەو حەیوکو سوورەی فیلمێگەتە بەرچاوم هەمان شتە بۆ هونەرەکانی تریش ئەمەوە ئاکات مەسەلەن لەوانەیە کەسێکی تەشکیلی دانیشە بە دیار شانۆگەریەکەوە بە لەو حەبی بینێت و کەسێکی مۆسیقی گوێ لە شانۆگەریەک بگرێت ئەمەیە پڕکردنەوەی هەموو هونەرەکانە بۆیە گرنگە ینی هونەرمەند کۆکراوەی هونەرەکانی تریش بێ بە تەنها ئەوەی خۆی نەبێت بە تەنها مەسەلەن شانۆگەریە و برەو بە هونەرەکانی تر نەبە چەند خوشک برابوون لە ماڵەوە ئەمە 4 برا و 5 خۆشتین تۆ منداڵین ئەمن هەفتەمینم دوو خوشک لە خۆم بچووکتر هەیە خێزانێکی ئاوا خوشک برات زۆر بێت چۆنە ژیانکردن تیاز چۆنە باوەڕ بکە سریکەخان ینی ئێستا کە کۆ دەبینەوە هەر هەمووی تەبعاً خێزانی هەیە ئێستا چاویان ڕێز دەکەم بەڵام زۆر خۆشە مەسەلەن بەبیرم دێتەوە جاری وایە لەگەڵ هەمویانم خۆش دەوێت هەمویان ئەمنیان خۆش دەوێت من یعنی پەروەردەکەی ئەو بابی ڕەحمەتی ئەوەندە سوپاسی دەکەم کە بە جۆرێک پەروەردەی کردن کە بۆ یەکتری دەمرین بەڵام ئەمن خوشکێکمێکە لە خۆم بچووکترا زۆر برادرین بە منداڵی زۆر پێکەوە برادر بووین و زۆر جار مەسەلەن لەسەر گڵاسێک دەمان کردە شەڕ ئەوەیئینجا جاری واستا تەماشای هەندێک ڕسمێت تەماشای دەکەین بە بیرم دێتەوە کە ئەو جلی کوردیان لەبەر کردیە مەسەلەن داکەم حازری کرد و ڕسمی بگری ئەمن ڕێکخۆم خزانی تە ناو ڕسمەکەی لایەکم دەرچەگوێیەکم دەرچە ئەنجە باسی ئەوشتانە دەکەین مەسەلەن دەڵێن چەند زوو ڕۆیشت ینی ئەوە بەڵام لەگەڵ ئەوەش کۆبوونەوەمان هەر بەردەوام ئێستاش یعنی بێکەوە زۆر برادرین زۆر هاوکارین لەگەڵ یەکتری و ئەوان یەکەمین کەسەکانن کە هەر کارێکی هونەریم کردبیت هەر گۆرانیەک بە تایبەتی گۆرانی مەسەلەن با بڵێن یەکەم کەس ئەوان گوێ ڕادەگرم یعنی خوشکەکانم برایەکانم ڕایان وەردەگرم چونکە هەر کەسە و ئەوانیش ئەویان هەیە با بڵێن خوێندنەوەیان هەیە بۆ بابەتی هونەری چونکە من بەس لە خێزانەکەی خۆم ناخێز ماڵی مامەکانیشم کوڕی ئامۆزایەکانیشم زۆر بە زۆریان گۆرانی بێژن و هونەرمەندن و مۆسیقین و یعنی بە ژمارە نزیک بە 15-20 کەسێکمان هەر لە بوارەنە بەڵام هەرێکە لە بوارێک ینی بۆکو جابنێک تەنها وەکو گۆرانی بێژ کاریگەری هەیە ئەنجا ئەو پەیوەندی خێزانیا ڕەنجی دایتەوە لەسەرچی لەسەر خێزانەکەی خۆشم لەسەر منداڵەکانی خۆشم ینی منداڵەکانی من و ئەوانیش هەمان ئەو گڕتین و بەردەوامە ترجانی منداڵیمان ئەمە ڕاستە سەخت بووە بەڵام زۆر خۆشیش بوو زۆر ڕاستەکە باسی مناڵی و کرد وتە ئاوامان کردوە ئێستا بیرەکەیتەوە بۆ کچیش و بۆ کوڕیش لە مناڵیە خۆمان یاریمان دروستە کرد بۆ خۆمان یاریەکان نەبوو ینی مەسەلەن من ئەگەر بووکێکی بۆ کڕیمە دایکم ئەم بووکە ینی باوەڕم پێ تا ئێستاش ماوە یعنی قەدری یاریەکەمان ئەزانی قەدری
ئەوانەمان ئەزانی اینجا واش ئاهاتەوە ئیتر کوڕ و کچ یاریەکانی ئەچکاری ترمان نەبوو ئۆپەریتر نەبوو بڵێ لە کۆڵانەکەی زۆر سیر بوو لەم ماوەیە درامایەکی زۆر بەناوبانگ هەیە سکوید گەیم ئەگەر بینی بێتت سێم کرد یاریەکانی کە لەناو دراماکە ئەمسا هەڵماقۆیە توزانم هەموو یاریەکانە مزراحە ئەوەیە مەزمن لە زۆربەی دنیاکانان هەمان شت بوو ئەوانی کە ژیانی کە قەرەباڵغا لە مەموزینی شارۆڵت بینی چۆن لە مەموزینە هەڵبژێردرای طبعا ڕێزم بۆ مامۆستا ناسر حەسەن هەیە هیوای تەمەنێکی پڕتەندروستی بۆ دەخوازم لە درامای مەمی ئالان ئەمن یەکەمین با بڵێن چوونە سەرشاشەم لە ساڵی 1996 لە کلیپی گۆرانی وەرزی سەهۆڵبەندانی هونەرمەند ماهێر حەمەدەمین بوو کاک ماهێر ڕێز و سڵاوم بۆی هەیە حکومە ئێمە ئامۆزاین دەرهێنەری گۆرانیەکە مامۆستا ناسر حەسەن بوو وەرزی سەهۆڵبەندان ئەو منداڵی کە ڕۆڵی دەجێڕا لە کلیپەکە ئەمن بووم دوای کە دیتی و با بڵێن ئەکتی منی دیت و ئەوانە دوای چەند ساڵێک هەر 3 ساڵێکی بین بوو کاستینجیان کرد دووبارە داوای منی کردبووە مامۆستا ناسر اینجا بۆ ئەو ڕۆڵەی کە ئەو منداڵە هاروهاجی کە سەری مەمیشکاند ئەوە بوو هەڵبەتە ڕەنگانەوەی نواندەکەی لە توای بینی و بۆیە جارێکی ترگەڕا بۆ من زۆر تەجروبەی خۆش بوو چونکە یەکەم جارم بوو لە ناو درامایەکی ئەوە گەورە ئەو هەموو ئەکتەرە گەورەی کوردستان بەشدارە لە ناوی ئەو هەموو خەڵکە بەشدارە لە ناوی بۆ من خۆش بوو کە دەچوون مەسەلەن لەسەر سێت تەماشا دەکەی نەمدەزانی شتەکان سەر و بەرملی دەرنەدەکرد مەسەلەن کە وێنەگرەکە بنمونە ئاماژەی دەدا ئاکشن یان هەشت ئەوانە لەلای من نوێ بۆ شتانە ئەوانە هەموو دەرگایە قۆناغی مرۆڤ هەروایە مثلەن لە ڕێی کارێکەوە زۆر جار ئەوەیە دۆ دروست دەبێتەوە وڵە دەبێت دوای بکەوی لە مەمی ئالانەوە تر بە دوای داهات کاری دیکەشم بەشدار کرد من لە چەند فیلمی دیکەش بەشداریم کرد بەڵام یەک لەو فیلمانی کە با بڵێن لەلای من زۆر ئەویش تایبەت بوو فیلمی تەیمور و ئەنفال بوو کە با بڵێن ڕۆڵی فیلمی درێژ بوو یاخود کورتە فیلمی درێژ وڵا فیلمی درێژ بوو ئەویش لە هەمان کات بوو نزیک ساڵی 2000 تر بە دوای ئەوە کاری دیکەش هات و بەشداریم کردووانە بەڵام لەبەر ئەوەی کە من پەیمانگە تەواو بووم لە قۆناغی تەواوبوونی پەیمانگام زیاتر فۆکسم کردە سەر کارەکانی خۆم شانۆیەکان لەبەرەوە زیاتر لە شانۆ کارم کرد هۆکار چییە کەمتر کاری نواندن ئەکەیت زیاتر گۆرانی وتنت هەڵبژاردەوە هۆکارەکەی چییە؟ بابەتەکە پەیوەندی بەشتێکی دیاریکراوە نییە بەڵام کە پەیمانگام تەواو کرد چوومە کۆلێژ لە کۆلێژ چوومە مۆسیقا لەبەر خاتری یەخشت لەبەرەوەی کە هەم وەکو گۆرانی بێژ مۆسیقیی ئەکادمی بم بۆی کاریگەری لەسەر کارکردنی خۆم هەبی و یانەگەر کارم بۆ کەسێک کرد مەسەلەن بە ئەکادمی ئیشەکەم بکەم وە لەبەر خاتری ئەوەش لە بەشی شانۆی پەیمانگەی هونەرە جوانەکان چێژی مۆسیقا کە وانەیەکی زۆر گرنگە شانۆی گۆرانی کە بە بابەتێکی زۆر گرنگە هەروەها دەنگ و دەمود و کە بابەتێکی زۆر گرنگە یعنی شانۆ ئەگەر با بڵین کۆی کێنەوە لە وانانە ئەوانە سەرچەکانە ویستم وەکو مامۆستایە کە دەگەڕێمەوە شانۆ وانە بڵێمەوە بە ئەکادمی قوتابیەکانی شانۆ فێری بابەتی مۆسیقی بکەم و ئەو تەجروبەیەشم کرد لەگەڵیان چونکە ئەمن هەم لە بەشی مۆسیقا ئێستاوانە دەڵێمەوە و هەم ساڵەکانی سەرەتا لە شانۆ ژوانم دەگوتەوە ئەو ساڵی کە لە شانۆ وانم گوتەوە ئەو قوتابیانی بابڕین کە دەرچوون تەخروجیان کرد زۆر بە ئەکادمی فێری سکێڵەکانی مۆسیقام کردبوون فێری بابەتەکانی مۆسیقام کردبوون بۆی لە ڕێی کارە شانۆیەکانی خۆیان ئیسفادەی لێ بکەن بەڵام دەربارەی پرسیارەکە کە من لەبەرچی مەسەلەن کاری نواندن زۆر بەشداری ناکەم بابەتەکە تەنها و تەنها ئەوەیە کە ڕەنگە دەرفەتێکی وا باش نەبووبی ینی دووسێ جار هەبووە کە لە ناو ئیش بوومە وەکو ڕۆڵم هەبووە بەڵام بە هەندێک هۆکاری تەندروستی و بە هەندێک هۆکاری دیکە کشایمەوە ینی نەمتوانێت دەنا ڕەنگە لەو چەند ساڵی ڕابردوو لانی کەم سێ ئیشە بووە کە ئەمن ڕۆڵی سەرچیم هەبووە لە ناویان وەکو دراما بەڵام بەبوونەی ئەو شتانی کە گوتم ترکشایمەوە ینی نەمویستە بمەمای زەرەر بۆ کاستەکە و بۆ دەرهێنەر لە ناوەڕاستی ئیشەکە دەرخانکردنی کاتێکی زۆر زۆریەوێت تۆش لە نێوان ئەم هەموو کارانایەوە زۆر ئاستەمە ساڵی چەند هاوسەرگیریت کرد یعنی ئەمە مناڵیمان باس کرد هەرزەکاری ساڵی چەند هاوسەرگیریت کرد وەڵا ساڵی 2010 هاوسەرگیریم کرد 2010 بڵێ کۆلێژم تەواو کرد و هاوسەرگیریم کرد
ئێستا مەسەلەن هەنێک هاوڕێیانە دەڵێن زۆربەی کاتەوە بینم لەناو پیاوانە مەسەلەن ئەڵێ کوڕت ژن مەهێنە و نازانم چی تۆ چۆنیت لەو بابەتە کە یەکێک گوە ئەڵێ ژن دێن و یا ژن دێنم تۆڵی بابەتی مەسەلەی ژنهێنان و نەهێنان ئەو بابەتە بخۆی با بڵێن دووسەرەیە خەڵک هەیە پێی وایە کە ئەگەر هاوسەرگیری بکە ئەو پرۆسە کەسیانەی خۆی کە هەیەی یان ئەو خەونانی کە هەیەی ناتوانانی بەدیبینیت بە پێچەوانەوە خەڵکەیە کە هاوسەرگیری دەکات دەڵێ ئەمن بە خۆم و خێزانەکەم هەوڵ دەدەین خەونەکانمان بکەینە ڕاستی ئەمن لەسەر ئەو ئەساسە هاوسەرگیری بکرد بەڕاستی و نەک تەنها ئەمن کە هاوسەرگیریم کرد کارەکانی خۆم با بڵێن گرنگی پێنەدا بگرە زۆر گرنگیم زیاتر پێدا و خێزانەکەشم زیاتر بۆ هۆکاری ئەوەی کە هەم کار بۆ کارەکانی خۆم بکەم و هەم ئەویش بگاتە ئاستێک وکو ئەستێرەیەک بە دیار بکەویت بەڵام ئەگەر بێت و بینە ناو بابەتی خێزانی ژیان و ژیانکردن ئەگەر باسی ئەوە بکەین بڵێن بابەتی خێزانداری کێشەی هەیە و یان مەسەلە سەر ئێشەیە هەموو ژیان وایە ژیان بۆ خۆی وایە یعنی ساگەر دوو ڕەفیق بێکەوە ڕێ بکەن ئەگەر مەسەلەن دوو کوڕ بن دوو کچ بن گرنگ ئەوەیە کە مەسەلەن ئەگەر دوانەبی هەر با بڵێن کاتێک کە دایدنی ساڵێک بنمونە لە نێوانتان دابنەی کە بنمونە پرۆژەیەک بکەن لە خلال ئەو ساڵەدان کێشتان ڕوبەڕوو دەبتەوە یعنی هەروایە ژیان وایە اینجا بەس ئەمە هەر نابی تەماشای ئەوەش بکەین ئەمن تەماشای ئەوە دەکەم گەستام دوو منداڵم هەیە تەماشای ئەوە دەکەم کە دوو منداڵەکەم ژیانێکی دیکەیان بە من بەخشیە تەماشای ئەوە دەکەم کە دوو منداڵەکەم فێری زۆشتی دیکەیان کردم کە دەبوا فێر بم فێری بارگرانیەک دەکا لە ژیان بە دەردی دەڵێن کوردەواری کە دەبێت شانی بدێ بەرو یعنی خۆت ئەسپات بکەیت یعنی ژیانی شەر بە ئاسانی خۆش نییە بەڕاستی ئەمن لێکە لەو کەسانم کە حەز لە شتی ئاسان ناکەم و حەز لە شتی حازر و ئامادە ناکەم حەزم لە شتێکە کە پێوەی ماندوو بم بەسراحەت دوایی یعنی بەرهەمەکەی بخۆم یعنی نازانم چۆن باسی کەم بەڵام پێم وایە ئەوانەی بە ئاسانی دەگەنە شتەکان زۆر بە ئاسانش دەستی دەدەن و شتەکان وا قیمەتدارە کە بە قیمەتەوە بەدەستی بینی زۆر ڕاستە بە تایبەت ئەو جیلەی کە بێخواردنی و نەبوونی و بێپارەیی و دەردەسەری بینیوە قیمەتی شتەکان باشتر ئەزانیت لەوانەیە مەسەلەن کەسێک کە ڕۆژێک پاری پێنەبێت شتێک بخوا لەسەر جادەیەک ڕۆژێکی تر کە پارەکەی پێیە تامی شتەکە زیاترە چێژی شتەکە زیاترە تۆ بە هەمان شێواز لەگەڵ کچەکانت هەڵسوکەوت ئەەکەیت وا ئەەکەیت کە قیمەتی شتەکان بزانن یاخۆت هەرداوای هەر شتێ بکەیت یەکسەر جێبەجێ ئەەکەی بۆیان نا وەڵڵا ئەگەر بەدڵی دایک و باب بیت بێگومان منداڵ هەرچ دەڵێت یەکسەر دەیکە بەڵام باوەڕتان بیت ینی لە تەواوی با بڵێن ژیانم کە من مەسەلەن بخۆم ئەو شتەی دەیڵێم ڕەنگە هەتا ئێستاش زۆر زار بەخەمەوە باسی دەکەم ینی بەبیرم دێتەوە کە ئەم زۆر حەزم لە پایسکل بوو بە منداڵی منیش لە زڕوفەک بووی یعنی ئەو هەموو منداڵ و ئەو هەموو زەحمەتی و ئەو هەموو نامەدێکە لە سەرشانی ئەو بابە بەستە زمانم بووە ئەم نیش داوای ئەوم دەکرد ئێخر نەبوو یعنی وای لێ هات ئەو قوربانیدا لە پێناو من لەبەرەوەی لە دڵی ویش بوو کە سەر کە نەیتوانی پاسکلم بۆ بکڕیت یەکەم شت کە توانی هەرچوومە پەیمانگا ساری بۆ کرد ینی تۆڵەی کردەوە بەڵام هەر حەزم لە پاسکلەکەش بوو کاگۆران ئەگەر سبەی وێنە داخوازی و نەزارێ با بڵین مەسەلەن زۆربەی کات ئەڵەن باوکە بینم ئەڵە باسی ئەوم لامەکە تۆ مەسەلەن چۆن تەسلیمی هاوسەرەکەی چ شتێکی پێ ئەڵێیت هەیە هەستەکەم باوکێت تهدی دەکە ئەڵە وەڵڵاهی تا ئێستا بیرم لێ نەکردی خانچکە گۆنا کە گەورەکەی 14 ساڵە جارێ ئەوەی کەش گچکەیە گەردەن 8 ساڵە بیرم لێ نەکردیتەوە چونکە نازانم چۆنە یانی شتەکە تەسەوەڕ دەکەم بەڕاستی ئاسان نەبووم پرسە ئەرە وەڵڵا لەبەرەوەی ینی هەموو داکو بابێک زەحمەت بە منداڵی خۆی دەبینی و ئەمە لێرەوە تەبان ڕێز و سڵاوم بۆ ماڵە خەزورانی خۆشم هەیە ینی بێگومان ئەوانیش کە کچەکەی خۆیان بە مندا حتمما ئەوانیش ینی ئەو مەرج و ئەو شتانەی کە هەیەیان بۆ لەبەر خاتری پاراستنی کچەکەی خۆیان بۆ ینی خۆ خەڵک بە دەردڵێک کچی خۆی نەدۆزیتەوە اینجا ئەمەیان بەڵام پێگەیشتنم بۆ مەسلەی زەواج و بۆ ئەوە
تەگەیشتمە زۆر زۆر ڕوونە ینی بنمونەکە من پێنج خوشکەکەی خۆم کە هەمویان شویان کردی و خوشکە گەورەکەم بنمونەکەنەوەی هەیە یعنی من لەگەڵ زاوایەکانم ئەوەندە دۆست و برادرین باوەڕ بکە کە لە مەجلیسێکدا میشی خەڵک نازانی کامە زاوایە کامە برایە ئەمە وای و ئەمنیش بە هەمان شێوە ئەو ڕێز و تەقدیرم هەیە لە ماڵە خەزورانی خۆم دەمەوێت وابیت تەنها ئەوە هەبیت زۆر ڕاست چکە ڕێز پای هەموو شتەکانە باقی ئەوەی دی گرنگ نییە چ دەخۆین و چ لە بەردەکەین و چمان هەیە بەڵام کە ڕێز هەبوو پێم وایە هەموو شتەکانی بەدوادادەین زۆر ڕاست با بڕێنە دنیای ئەوەی کە تۆ لە نێوان دوو سەدا ژیاویت هونەر لە مناڵیت کە بینیوتە ڕەنگانەوەی لە کۆمەڵگا و گوێگرتنی کۆمەڵگا بۆ هونەرەکان و شێوازەکەی و ئێستاش هەستەکەی قیمەتی هونەر لە چ زەمانێکە زۆرترە یاخود ئێستا باشتر بووە بە شێوازێک ئەیبینیت وەڵاهی تریکە خان ئەمە تەبان ڕەنگە وەکو تەقیم وەکو با بڵێن هەڵسەنگاندن خەڵکانێکی دیکە هەبن کە لە من لە پێشینەتر بن قسە لەسەر ئەو بابەتە بکەن بە تایبەتی بەڵام پێم وایە دەبێ منش ینی هەندێک جار حەقێک بخۆم بدەم کە گرنگە دوو بڕوانامەم هەیە لە وارە و ئێساش مامۆستای مۆسیقامە ینی دەکرێت جاری وایە ئەمەش پەنجە لەسەر برینەکاندا بنێن ینی وەکو گوێگر ئەگەر بۆ خۆم وەکو گوێگرێک هەڵی سنجێنین گۆرانی کوردی ئەگەر باس بکەین مۆسیقا گۆرانی کوردی لەو ئاستە باشە نییە کە ئەمە بتوانین ئێستا بڵێن واو لە کاتێک ئەمە گوێمان بە بەرهەمی کوردی وا زرنگایتەوە ئەم ویری لێ دەکەمەوە چۆن گۆرانی کوردی لە ساڵانی 50 و 60ەکان ئەو کوالیتی و ئەو دابشکردنی مۆسیقا وەتار تەماشای کاوەتە ینی ئەو یعنی ئەگەر درونە ڕۆی مەسەلەن هەر ناوە گەورەکانی هونەرمەندەکانی سلێمانی هەموو گۆرانی بێژم موسیقی ئەوانەی هەولێر ئەو تیپە گەورانی کا بوو تیپی سلێمانی بوو تیپی هەولێرە مەسەلەن تیپی پاشای گەورە بووە یعنی ئێستا بیری لێ دەکەوێت ئایا ئەمە دەکرێت تەنها و تەنها بەس ئیشکەین مەبەستمان تەنها ئیشکردنە یان ئەمن دەمەوێت پارێزگاری لە ناسنامە و نەتەوەی بوونی گۆرانەکانم بکەم چونکە خەوەم کە گۆرانێک دەڵێم تەنها و تەنها لەبەر ئەوەم نییە چەند ڤیوم هەیە چەند لایکم هەیە چەند خەڵک تەماشای کردێ ئەوەی کە ئەمە دەیکەم دەڕواتە ناو ئەرشیفی هونەری کوردی بەیانی بەرپرسیار دەبم لەسەر ئەو گۆرانەی کە پێشکەشم کرد بەیانی بەرپرسیارم لەسەر ئەو وشەی ئەگەر خراپ بۆ لە گۆرانێکم بەکارمێنایە بەیانی بەرپرسیار دەبم لەسەر ئەو مۆسیقایی کە ئەمن لە بری ئەوەی کە خزمەتی گۆرانی کوردی مۆسیقای کوردیم پێکردی خزمەتی نەتەوەیت کەم پێکردی ئاگام لێ نەبووە ئەمن یەکەمین گۆرانی کە کردم بڕیاری ئەوەمدا وەکو خۆم ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بڕیار بدەم گۆرانیە کۆپی بکەم گۆرانی تورکی عەربی فارسی هیچ نەتەوەیە کۆپی ناکەم گۆرانیی کوردی کۆپی دەکەم بەنمونە حەزم لە گۆرانێکی مامۆستا تار تۆفیقە ئەو دێنم کۆپی دەکەم بەڵام لە چ ئاستێک دەتوانم خزمەتی گۆرانێکە بکەم بە مەرجێک ئەگەر بگاتە ئاستی خۆی ئاستی گۆرانی ئۆریجیناڵەکە یان ئەو گۆرانی بێژانی کە با بڵێن لە نێوان ساڵانی 95 بەرەو سەر هەتا 2008 تا 10 زۆر گۆرانی بێژی بە توانای کوردی سەری هەڵدا و گۆرانی بێژی زۆر دووەم یەک شت هەیە ئەمە دەمانەوێت لەوە تێبگەین ئەمن ناوی هیچ گۆرانی بێژێک نایەنم بەڵام ناکرێت کە ئەمن بڕیارم داوە کە کۆکو گۆرانی بێژ ئیشکەم لە گۆرانی بێژێکی دیکە بچم کە ئێستا هەیە ئەو خۆیەتی ئەو ناسنامەی خۆی هەیە هونەرەکەی خۆی جوانە ڕەنگە بە ستایلێک ئیش دەکات ئەمن ستایلەکەم جیاوازە کە دێم لەسەر ستایلی ئەو بوێوەکو ئەو ئیشکەم ڕەنگە هەم ستایلەکەی ئەو هونەرمەندە بەڕێزە بشێوێنم و هەم بخۆشم پامێک نەگەێنم نەتوانم ئەو شتێک کامە پێشکەشیکەم یعنی جەتکا دەکەم یعنی ڕجا دەکەین ئەوەی کە دەیبینین ئێستا یعنی فرێدانی و هەندێک وشە لە ناو گۆرانی کوردی تەنها و تەنها بۆ ئەو کاتی کە سەرگەرمی فڕێ دەدەی زۆر کارە سات دەنێتەوە چونکە هونەری کوردی باوەڕ بتان بیت زۆر هونەرێکی دەوڵەمەندە زۆر هونەرێکی گەورەیە و بەرپرسیاریتێکی ئەخلاقیە لەسەر شامان کە دەبێت بە هەموو لایەک ئەمە بیپارێزێت زۆر عیبە هونەری کوردی وەکو سنوور لە نێوان سلێمانی و هەولێر و دهۆک و بادینان و بابلێن سۆران و ئەو ناوچانە زۆر عیبە لە یەکتری دوور بیت زۆر چکە ئەمە نەتەوەیکی 50 میلیۆنین یعنی چۆن دەبێت لە یەکتری دوور بین بەڵام بە هیوام کە ئەو هونەرمەندە ڕەسەنانەی کە بەردەوامە تا ئێستاش ڕەسەنایەتی خۆی و ناسنامەتی خۆیان نافرۆشن
هەروە بەرداوامن ئەکید هەر لایەنە باشەکە سەر دەکەی لە کۆتایی زۆر ڕاستە. ئەگەر بتێ میلەتێک لە ناوبەری ئەبێ یەکەم جار کولتور و هونەرەکەی بشێوێنیت. ڕایتەوە ئێمە خەریک نین وا بکەین لە خۆمان کۆمەڵگاکەمان وا بکات کە هونەر بشێوێنێت لە هەموو هونەرەکانە لە نواندنە لە گۆرانیە لە هەموویە. تریکە خان ئەوە بخۆی ئێستا لە دنیادا باوە ئەو بابەتێکی گشتگیری جیهانگیریەکە بە پلان بە بەرنامە ئیشی لەسەر کرایە. یعنی زۆر جار ئەگەر وەکو با بڵێن وەکو فۆرمەکی جیهانی تەماشایکەیت ئێستا لە جەنابەت بپرسم وەکو هونەرمەندێکی خاوەن ئەزمموی ئەکتەرێکی کە خوێندنەوەت هەیە بۆ مۆسیقا و بۆ گۆرانی و دڵنیام دەخوێنیەوە دنیا دەبینی دەزانی کامی باشە و کامی خراپە. ئێستا ئەگەر ئەمن وەکو مۆسیقیەک دوو پێشنیار بدەمە بەردەستی جەنابەت لە نێوان مۆسیقای جاز و لە نێوان ئەو مۆسیقا گشتگیری جیهانێکی ئێستا بە دنیادا بڵاو دەبیتەوە تەنها ڕەتمەک هەیە و هەندێک نۆیزی ناخۆشەیە حتممە تو جازەکە هەڵدەژێری لەبەرەوەی کە دەزانی ئەو مۆسیقایە بنگەی هەیە دابشکردنی هەیە شتی هەیە شتە مۆسیقایە زەبینە پێش چاوت کە کاریگەری لەسەر ئەو شتانە بەجێشت بەنسبەت خۆمان بێنەوە سنووری خۆمان ئەمە وەکو گۆرانی زۆر دەوڵەمەندین. یعنی تەماشایکە ئەگەر وەکو دەنگ هەڵی بژێرین لە هەموو ناوچەکانی کوردستان ئەمە لاوکمان هەیە حەیرانمان هەیە لە باکوور لاوکو بابرێن حەیرانۆکمان هەیە بینەوە هەولێر بە هەمان شێوە بابەتی مەقامات و ئێگلەنجەی شەوانە و حەیران هەیە لە ڕۆژهەڵات بە هەمان شێوە بینە ناوچەی سلێمانی و چینە شارە زور و گەرمیان و هەورامان وردە بەزم و سیاچەمانە و یعنی گەڕیان و لەولایە هۆرەی جافە ئەو هەموو شتە دەوڵەمەندە هەیە لە ناو مۆسیقای کوردی. یعنی گوناح نییە تو نێ ئیشی لەسەر نەکەی. واللهی ئەگەر ئەمن وەکو خۆم دەنگم قابلیەتی وەم هەبووایە بمتوانی باە مەسەلەن بنمونە حەق بە هەموو ستایلێک بدەم هەموو ستایلەکانم دەگوت لە گۆرانی کوردی. بەڵام ئەم ڕەنگات ئەوەندەی توانیتم وەکو خۆم لەو سنوورەی کە هەمە ئەوەندەم ئیشکردە هیوادارم کە بتوانی بیتم خزمەتەک بکەم. بۆ من هیچ گرنگ نییە من بنمونە ئێستاکە وەکو گۆرانی وێژێکی کورد گرنگ نییە بێم ئیش لەسەر ستایلێک بکەم کە ستایلەکە لە ئەوروپا باوە نازانم چێژێ لە ڕادگری. بۆ من ئەوە گرنگە کە بەرهەمەک دەکەم منداڵەکی 5 ساڵانی کورد گوێی لە بەرهەمەکەیم بوو هەز بکە بەرهەمەیەکی خۆماڵی کوردیە چونکە ئەو منداڵە 5 ساڵانەکە کە سایەتی منداڵەوە تەمەنەوە دروست دەبی لەگەڵ گۆرانێکی من ئەگەر گەورە بوو لەگەڵ خودی من نییە لەگەڵ بەرهەمە کوردیەکەیە کەواتە بەو نوع دەتوانین ئەمە کلتور یادەوەرێکی یادەوەرێکە دروست چۆن لای من ئێستا مامۆستا کەریم کابان دروست بووە لە لای من سەید عەلی ئەزغەری کوردستانی هەیە مامۆستا تاهیر تۆفیق هەیە شاکرۆ هەیە لە باکوور. یعنی هیوادارین بابێنە ناو مۆزوعی سۆشیال میدیا و ئەو لێشاوە شتەناشینانەی بەداخۆ لە ناو سۆشیال میدیا هەیە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە لە هەموو دنیاە هونەرمەند هەیە و کەسی ناسراو هەیە لە کۆمەڵگایە کە لە دوای دروستبوونی سۆشیال میدیاوە مەسەلەن ئیتر بە هەر شێوازێک بێت ئایا بۆ کەسێکە شانە لایڤەکاتەوە قساکە عتیادی ئایا مەیکەپەکە ئایا ئەوە چوزانم خۆت زانین شێوازەکان زۆرە. چکە من ئەو کاتە خەفەت ئەخۆم کە ئەبینم لە کۆمەڵگایەکە کەسێکی بە ناوبانگ مەسەلەن دوور نەڕێن کیم کارداشیان چەند مەشهورە چەند ڤیوی هەیە چەند فەڵەوەرسی هەیە ئەیبینیت لەگەڵ ئەکتەرێکی هۆلیوودا لەگەڵ گۆرانی بێژێکی مەشهورە ئەوەی کیم کارداشیان زۆر زۆرە بەڵام کۆمەڵگاکە ئەزانێ ئەم کێ و ئەو کێ ئەو ئیشەکەی ئەوەیە ئەو ئیشەکەی ئەوەیە لای ئێمە هەست ناکەیت تێکەڵاویان کردو مەسەلەن تۆ بۆ بێتاقەت نابی کە جاری وایە ڤیوی تۆ بەراورد دەکەن لەگەڵ کەسێکا کە دانیشە بەرامبەر کامێرا نازانێ هیچ پەیامێکی نیە هیچ نێکی نییە تو ئایا وەڵامی ئەو کەسانە ئەیتەوە یا خود تااقەتت نەماوە وەڵام بیتەوە. زۆر بەڕاشکاوەە باقسام بکەین چریکەخان من بابەتی ژمارە هیچ کات لەلایم گرنگ نەبووە زۆر هیچ کات و هەموو هونەرمەندێکی ڕاستگۆش هە بە هەمان بیرکردنەوەی هەیە سپاس دەکەم بەڵام هیچ کات گرنگ نەبووە مەبەستەکەم لە سەر چدێت لەبەرەوەی دەکرێت ژمارەکان بکردرێن کەواتە لە لای من گرنگ نییە ڕاستە بۆ من زۆر گرنگە بەڕێزت یان هەر کەسێکی دیکە یان شۆفێری تاکسیە کە لە ناو سیارەکەی خۆیتی ئەو دەقێ حەزی لە گۆرانێکی منە بە دوای دابگەڕێ بە خۆی هەڵیکات ئەوە لە لای من زۆر گرنگە وە زۆر لە لای من عیبەیە کە بەڕێزت دانیشتووی بە دیار بەرهەمێک لە یوتیوب بۆ خۆت لەپڕ ئەمن خۆم پێدا بکەم و
پارەم لێدایە سپۆنسەری بکەم و بێمە ناو میزانجد بە زۆر ئەو ژمارانە لە لای من گرنگ نییە و بەپی ئەوەی کە بخۆم لە تەمەنی 12 ساڵی لە ناو ڕاگەاندن و کار دەکەم و هەموو تەکنیک و شتەکانیش دەزانم چۆنە لەبەر ئەوە پێم عیبە بەڵام تێکەڵاوکردنەکە زۆر کارەساتە یعنی ئەتۆ دەبی بزانی ئامانجی تو بینەرەکانی تو ئەو خەڵکی کە گوێ لە تۆ ڕادەگرن تەماشات دەکەن ئەو خەڵکی دی دەبێت بزانی کە ئەتۆ لەسەر چ ڕەنگەچی لەسەر چ فۆرمەچی یعنی هەرزانکردن و بە کوردەواری کە دەڵێن هەرزان دڕیەکە بەڕاستی عیبەیە و کۆتاییەکەشی زۆر خراپە لەبەرەوەی تو هیچ بەرهەمێک تەماشا دەکە لە کۆتاییەکە هیچ ئەو مرۆڤ هیچ بەرهەمێکی نییە هیچ پێشکەش نەکردەیە یعنی ئەمن چۆن دەتوانم بێم ئێستا لەبەر خاتریەوەی کە 24 ساعت ببمە ترێند بێم شتێک بکەم کە بیکەمە بابەت یعنی ئەمن تووڕە دەبم بە شتانە کە خەڵکانەکێ مەسەلەن هەندێک شت دەکە بەس لە پێنا ئەوەی ببتە ترێند ئەگەر دەبێت ترێند بە شتێکی باش ببە ئەگەر دەبێت بابەت بە شتێکی باش ببە یعنی ئەمن زۆر زار بیر لەوە دەکەمەوە ینی پرسیار لەوە دەکەم دەڵێ 5 ملیۆن کەس فلانە کۆمنتی فلانە کەسی بینی لە هەما کات بیر دەکەمەوە دەڵم لەو 5 ملیۆن کەسە چەندی زانیاری هەیە لەوەی کە بەختیار عەلی دوامی کتێبیکەی بووە چەندی زانیاری هەیە لەوەی کە مەسەلەن لە باکووری کوردستان فلانە گۆرانی بێژ دوا بەرهەمی چی پێشکەش کرد تووشی چ بوو لە کوردستانی خۆمان لە هەولێر چ ڕوویدا لە سلێمانی چ ڕوویدا چەند بابەتی کللتوری و چەند بابەتی فەرهەنگی کرایەوە ئەمن هەرچی تەماشای دەکەم هەر مەطعەمە دەکرێتەوە مەقەسی لێ دەدرێ و هەرچی تەماشای دەکەم هەر ساڵۆنە دەکرێتەوە مەقەسی لێ دەدرێ و یعنی دڵم بەوەش خۆش دەبێ گەر ببینم دەبا مەکتەبێکیش بکرێتەوە دەبا قاوەخانەی کللتوریش بکرێتەوە دەبا سنتری ڕۆشنبیریش بک با هەموو هەبی خۆمە لەگەڵ ئەوە نین نەبیت بەڵام باڵانس هەموو دەبی هەبیت یعنی ئەمن بەنمونە زۆر کەس پرسیار دەکات دەڵێ ڕاچی لەسەر فلان گۆرانی بێژ دڵم کاکە ئەو ڕێی خۆیتی و خەونی خۆیتی و حەزی خۆیتی دەبێ هەبێت ئەمنیش چۆن هەم ئەوەی کەش دەبێ هەبێت لەگەڵ نەبوونی هیچ کەس نین بەڵام لە هەمووی گرنگتر دەبێ فلتەر هەبیت زۆر ڕاستە ئەوەیە بابەتەکە کێشەکەی ئەمەژەوەی کە فلتەر نییە ناو سۆشیال میدیا دەبێت فلتەر هەبیت یعنی ناکرێت تو بنمونە بابەتێکی هونەری پێشکەش دەکەیت دەتەوێت زیدی قسە لەسەر شتێک دەکەی بە هەمان ئەو حەماس و بە هەمان ئەو بینینەی کە خەڵکانێک بۆ شتێکی خراپ شت دەنووسی بۆ تووشی دەنووسی هەرچەندە ئەوەش جوێ ئەم جوو پێ نادەم باوەڕ دەکەم کە پۆستێک دەکەم یەکسەر پۆستی دەکەم نایەمەوە ناو بابەتی کۆمنت و چەند لایک و چەند ئەمن ئەوڕۆپیامەکەم هەیە بنمونە لەگەڵ جەنابەت بەرنامەیەک هەیە میوانم دوای ڕسمێک دەگرین و دای دەنم خۆشویستان میوانی چریکە خام بووم لە تەلەڤیزیۆنی زۆم بووم بەرنامەکەمان خۆش بوو دامنا بۆی پامێکی هوەریمە خەڵک بیبینێت زیاتر نا زۆر ڕاستە وزەک لەو داخانەی ناو کۆمەڵگا دەرچین کاتەکەمان کەمەوە بە زۆر حەزەکەم دڵنیاشم ئەوانەی کە تویان خۆشەوێت و گوێگری تۆن و بە بەردەوام متابعەتەکەن حەزەکەم زان ڕۆژەکەت چۆن ئەبێتە سەر کە لە خەو هەڵەستیت کەسێکی زوو لە خەو هەڵەستیت بڵێم لە ساڵی 2000ەوە هەتا ئێستا هەموو ڕۆژ دەبێ من حەفتی بەیانی هەستم لەبەر فێر بووم لە بەردەوام چ گۆرانیەک بە بەیانیانە گێت من قورئان خوێنەکەیە زۆر دەنجی خۆشە بە ناوی کۆنە زۆر کۆنە شێخ محەممەد عیمران لەبەرەوەی ئەوەندە دەنگ خۆشە ناسناوەکەی پێی دەڵێن عازف المەقام یعنی ئەو ئەکادیمیە ینی زۆر خوێندنەکەی زۆر ئەکادیمیە ینی چەندین مەقام تەحویل دەکا و دێدەڕەوە ئەتر پاش ئەو یەکسەر فەیروزە ڕاستە وا زۆر جاریش بنمونە ئەمن مامۆستا مەزەر حەز دەکەم بەیانیان جاری وا هەیە لە با بڵێن بابەتی ئەوەش کە دەرچین هەندێک هەر با بڵێن موسیقای تایبەت هەیە لەسەر یوتیوب کە ڕیلاکسە زۆشتی کلاسیک با بڵێن پیانۆ بە تایبەتی شۆپان خۆشە بەیانیان شتانە من عادەتەن عودم ئەمن بەردەوام هەر لەلا نزیکە چکە لەبەرەوەی تەلەبەم هەیە و ماشەڵڵایان لێبی تەلەبەکان ئاسان زۆر باشە زۆر تەمرین دەکەم زۆر خۆش بووم دەکەم ئەزیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەندێکی خۆشەویست پێتان شادە بوو خۆتان شاد کاکە گۆرانگیان زیاد زۆر سپاس